حکوومەتی هەرێم دابەشکردنی موچەی مانگی شوباتی ڕاگەیاند و وتەبێژی حکوومەتیش تۆمەتی دروستکردنی تەشویش دەداتە پاڵ ئەو کەسانەی کە باسی نەدانی موچەیان کردووە. عەلی حەمەدساڵح ڕایگەیاند داهاتی کێڵگەیەک زیاتر بووە لە کۆی گشتی داهاتی نەوت کە بۆ حکوومەت گەڕاوەتەوە. کاسبکاران بەهۆی کێشەی نەبوونی خزمەتگوزاری و زۆری باج خۆپیشاندانیان ئەنجامدا و هێزە ئەمنیەکانیش تەقەیان کرد. سڵاوتان لەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. حکوومەتی هەرێم دابەشکردنی موچەی مانگی شوباتی ڕاگەیاند و وتەبێژی حکوومەتیش تۆمەتی دروستکردنی تەشویش دەداتە پاڵ ئەو کەسانەی کە باسی نەدانی موچەیان کردووە. دوای کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم وتەبێژی حکوومەت لە کۆنگرێکی ڕۆژنەمەوانیدا دەستکردن بە دابەشکردنی موچەی مانگی ڕابردووی ڕاگەیاند و ئاماژەی بەوە کرد کە دەست بە دابەشکردنی موچەی مانگی شوبات دەکرێت و هۆکاری دووەکەوتنەکەشی گێڕایەوە بۆ نەناردنی 200 ملیارەکەی بەغدا. لە درێژەی قسەکانیدا جوتیار عادل وتەبێژی حکوومەت ئاماژەی بەوە کرد هۆکاری دووەکەوتنی موچەی مانگی شوبات دەگەڕێتەوە بۆ نەناردنی 200 ملیارەکەی بەغدا و بۆ پڕکردنەوەی ئەو بۆشاییەش حکوومەتی هەرێم پەنای بردووەتە بەر ئەوەی لە داهاتی مانگی سێ پارە تەرخان بکەن بۆ دابەشکردنی بەشێک لە موچەی مانگی دوو. هەر لە کۆنگرە ڕۆژنەماوانیەکەدا وتەبێژی حکوومەت دەستی تۆمەتی درێژ کرد بۆ ئەو کەسانەی کە بە شێوازە جیاوازەکان داوای موچەیان کردووە و باسییان لە کەموکوڕی حکوومەت و کەم تەرخەمەی دامودزگاکان کردووە لەبارەی موچەوە بە تێکدەر و دروستکەری تەشویش ناوی بردن و ڕایگەیاند دەبێت خەڵک بڕوان نەکات بە پڕوپاگەندە و بەرنامەی هەندێک لایەن کە بیانەوێت بابەتەکە بەلاڕێدا ببەن و تەشویش و تێکدان لە نێو خەڵکدا دروست بکەن. مەلەکە تێکدایە کە ماوەی 2 هەفتەیە موچەی مانگی شوبات دواکەوتووە لە بەشێک لە پارێزگا و شارەکانی هەرێم بایکۆت ڕاگەندراوە و ناڕەزایی زۆر لەسەر دواکەوتنی موچە دروست بووە. عەلی حەمەدساڵح هەموو ڕاستیەکانی دابەشنەکردنی موچەی ئاشکرا کرد و جەختی کردەوە مانگی ڕابردوو هەروەها ئەم مانگەش داهات زۆر زیاتر بووە لەو بڕەپارەیەی پێویستە بۆ دابەشکردنی موچە. دەژڵێت بە حساباتەکانی سەرۆکی حکوومەت بێت هێشتا پارە زۆرە بەڵام موچە دابەش ناکەن. عەلی حەمەدساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان لە کۆنگرێکی ڕۆژنەمەوانیدا ڕایگەیاند بەداخەوە حەزم دەکرد ئەم بەڵگانە لە پەرلەمان باز بکەم بەڵام پەرلەمان ئامادە نییە لەسەر ئەم بابەتە قسە بکات و بەرپرسانی حکوومەتیش ئامادەنین بێنە پەرلەمان و ڕوونکردنەوە بدەن. وتیشی ئەم بەڵگە و زانیاریانە دەخەمە ڕوو بە هیوای ئەوەی وەڵامێکی جددیان بۆ ئەم بەڵگانە هەبێت کە دەیان خەمە ڕوو چونکە نەک موچە بەڵکو دەتوانرێت پرۆژەی خزمەتگوزاریش جێبەجێ بکرێت. ئەو پەرلەمانتارە ئاشکراشی کرد مانگی ڕابردوو 12 ملیۆن و 443 هەزار بەرمیل نەوت کە ڕۆژانە 444 هەزار بەرمیل دەکات بە 18 کەشتی بەرکراوە و فرۆشراوە. دەژڵێت تەنها داهەتی خۆرمەڵا دەکاتە 352 ملیۆن دۆلار. مانای تێدایە تەنها خۆرمەڵە 350 ملیۆن دۆلار بێت و بە هەموو نەوتی هەرێمیش بوترێت 350 ملیۆن دۆلار لە داهاتی نەوت دەگەڕێتەوە خەزێنی حکوومەت. ئەو پەرلەمانتارە دەژڵێت لە هەولێر کۆمپانیای کار بنزین لە بازاری جوملەفرۆشانی هەولێر دەفرۆشێتەوە و لیتری بە 1000 دینار دەدات. ئەمڕۆ چوارشەممە ژمارەیەک لە کەسبکارانی ناوچەی پیشەسازی سلێمانی لە شەقامی بازنەی مەلک مەحموود گردبوونەوەیکیان ئەنجامدا و شەقامەکەیان داخست. کاسبکارەکان ڕایانگەیاند بڕێکی زۆر باجیان بۆ هاتوۆتەوە کە بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەو داهاتەی دەستیان دەکەوێت ناگونجێت. لایەکی دیکەشەوە هێزە ئەمنیەکان تەقەیان بەسەر کاسبکاراندا کرد. ئەمە جگەلەوەی مامۆستایان و بەشێک لە فەرمانبەرانی بەشێک لە فەرمانگەکان بەهۆی دووەکەوتنی دابەشکردنی موچەکانیانەوە بایکۆتی دەوامیان ڕاگەیاندووە و تا ئەو کاتەی موچەکانیان وەرنەگرن بڕیاریان داوە نەچنەوە سەر کارەکانیان. لە عێراق خۆپیشاندانێک لە ژێرناوی شۆڕشی برسیەکان دەستی پێکرد و خۆپیشاندەران دوو پەیامیان ئاراستی حکوومەتی عێراق کرد. لە خۆپیشاندانێکدا بەشێک لە دانیشتوانی پارێزگای زیقار دەستیان بە خۆپیشاندان کرد و لە خۆپیشاندانەکەدا ڕایانگەیاند لە ئێستادا بەشی زۆری هاوڵاتیان ژیان و گوزەرانیان بە دوو هۆکار لەو پەڕی خراپیدایە
یەکەم بەهۆی بەرزی نرخی دۆلار و دووهەم بەهۆی بەرزبوونەوەی نرخی کەرەستە و خواردە منیەسەرەکیەکان. ئەو خۆپیشاندەرانە ئەوەشیان خستە ڕوو ئەمەی ئەمڕۆ کردویانە شۆڕشی برسیەکانە لە عێراق و بەردەوام دەبن لە شێوازی جۆراوجۆری ناڕەزایی تا حکوومەت بە داواکانیان ڕازی دەبێت. لە عێراق و هەرێمی کوردستان نرخی شتومەک و پێداویستی بە ڕێژێکی بەرچاو بەرز بۆتەوە و لە هەرێمی کوردستان دۆخەکە لە بەشەکانی تری عێراق خراپترە بەهۆی نەبوونی موچە و بەرزبوونەوەی بەرچاوی نرخی سوتەمەنی لەگەڵیدا. لە شار پرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەر بن.